إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، لە وتاری ئەمڕۆیە ئەچینە خزمەتی فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەشیەکەینەوە بۆ بەڕێزتان. لە صحیحین لە بوخاری و مسلمە هاتووە عن عمر بن الخطاب رضي الله عنه يقول: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى، فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله، ومن كانت هجرته إلى دنيا أو لدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. طبعا ما بالرواية تريش هاتوا بلفظي تر إنما الأعمال بالنية لجاتي ينكحها يتزوجها بو هنا هاتوا. المهم معناه حديثك هموي يك معناه خوش يسكانه. أم فرمايشت إمامي بخاري وإمامي مسلم أيجرنا ولا عمري كري خطابة وخواي تعالى لعمر رازي بيه كوابي غمري خوشويسمان صلى الله عليه وسلم فرموي براسي كردوكان هموي ببي نيته وهركسي ببي نيتكي خوي پاداشت أدريته هركسي كوج بك أبولاي خوا وبيغمري خوا لبر خاطري خوا ولبر خاطري بيغمري خوا كوج بك أو پاداشتكي بو نيته أدريته وكهيب وهركسي كش لبر خاطري دنياك لبر خاطري آفرتك بيخوازي يا دنيا و پارا و پول دسي كوي لبر خاطر او كوج بك او بيقومان هر او نيتي بو انوسري كنيتي هبوه. طبعا ام حديثة خوش يسكانم بنشينيكي زور قوري لبنشينكاني آيني بيروزي إسلام. آيني بيروزي إسلام بو ورقرتني كردوكان من دوب بنشيني سركي داناوه. هر کەسێک هەر مسلمانێک بۆ ئەوەی کردەوەکانی لای خوای تەعالا وەرگیراو بێ ئەبێ دوو بنچینەی هەبێ. هەر کردەوەیەک کە ئەیکا، هەر گفتارێک کە ئەیکا، نیەتی هەبێ خوای تەعالا پاداشتی لەسەر بداتەوە، ئەبێ دوو بنچینەی سەرەکی هەبێ. بنچینەی یەکەمیان ئیخلاسە، واتە لەبەر خاتری خوا بیکاتەوە هیچ شەریکێکی بۆ قەرار نەدا، نیەتی پاک بێ، مەبەستی تەنها ڕەزابوونی خوای پەروەردگار بێ. وەکو ئەم حەدیثە باسی ئەم بنچینەیان ئەکا و بنچینەیەکی تریشیان ئەبێ کردەوەکانی بە پێی شەریعەتی خوا بێ. یعنی تۆ ئەگەر کردەوەکانت نیەتی شت پاک بێ بە پێی شەریعەتی خوا نەبێ وەرناگیرێت. تۆ نیەتت پاک بێ و هاتیتە بۆ نوێژی جمعە 3 ڕکات نوێژ بکەی، وەرەگیرێ وەرناگیرێ. ڕکاتێ نوێژ بکەی بۆ جمعە وەرناگیرێ، چونکە ئەمە بە پێی شەریعەتی خوا نییە. هەروەها ئەگەر کارەکەت بە پێی شەریعەتی خوا بێ بەس نیەتت خوا نەبێ، ڕیا بکەی لەبەر خاتری خوا نەیکەی، ئەویش هەر وەرناگیرێ. وەکو کابرایە کە دێ بۆ نوێژی جمعە مەبەستی جاسووسیە، مەبەستی ئەوەیە گوێ لە مەلاکە ئەگرێت تا تەقریرێکی لەسەر بنووسێ و لە حەزبەکەی خۆیان بەرز کرێتەوە، نەکردەوەی بۆ نانووسرێ، بەڵکو گوناحباریشە بێ، بەڵکو لەوانەیە بە منافقیش بژمێررێ. جاء بأقامان لي بزور. خوي تعالى لقرآن بيروزا لسورة كهف آياتي أخير
110 أفرمي فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. هر کەسێک لە ئێوە مسلمانان نیەتی ئەوەیە کە خوای تەعالا بگاتۆ لای خوا ڕووسپی بێ، هیوای ئەوەی هەبێ بڕووسپێتی بگەێتۆ لای خوای پەروەردگار، با دوو مەرجدانە بۆ کارەکانی. یەکەم مەرجیان فەلیعمل عملا صالحا، کاتێک کارەکە با کارەکەی صالح بێ، یعنی بە پێی شەریعەت بێ، وەرگیراو بێ لە لای خوای تەعالا، خوا دای نابێ ئەو کارە بکە، بە پێی ئەو شەریعەتە بیکات. دووهەمیشان ئەفەرمێ ولا يشرك بعبادة ربه أحدا، کاتێک کارێک ئەکات با هیچ کەسێکی تر نەکا بە هاوبەشی خوای پەروەردگار لە کارەکەیە، تەنها بۆ خوای تەعالا بیکە. لەبەر گرنگی ئەم حەدیسە ئیمامی بوخاری کتێبەکەی سەرەتای کتێبەکەی بەم حەدیسە دەست پێ کردووە بە حەدیثی إنما الأعمال بالنيات. طبعا ئەزانن کە کتێبەکەی ئیمامی بوخاری یعنی چی. کتێبەکەی ئیمامی بوخاری لە گەورەترین کتێبەکانی ئیسلامە، یان ئەتوانی بڵێ لە دوای قورئان زانایان ئەفەرمن هیچ کتێبێک ئەوەنەی کتێبەکەی ئیمامی بوخاری صحیح نییە لە کۆکردنەوەی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی شافعی ئەفەرمێ ئەم حەدیثە سێ بەشی دینە و ئەڕاتە، یعنی هەر ئەم حەدیثە بەشدارە لە هەفتا بابی شریعەتی ئیسلام، لە هەفتا بەش لە بەشەکانی شریعەتی ئیسلام ئەم حەدیثە تایە بەشدارە. ئیمامی ئەحمەد ئەفەرمێ ئەسڵی ئیسلام لەسەر سێ حەدیث دامەزراوە. یەکەمیان ئەم حەدیثەیە، دووهەمیان حەدیثەکەی عائیشەیە کە ئەفەرمێ من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد، أو حديث بدعة أويك لا آية كما قرني فرمكاركت ببي شريعة إسلام، يعني ببي شريعة إسلام نبي بدعة ورنجيراوة. حديثي يكم أميك باس مان كت باسي إخلاصك كاركت أبي بو خوابي دعاء أبي ببي شريعة خوابي ببي حديثك عائشة سيم حديث كإسلامي لسرا واستوى، أو حديثية كنعماني كري بشير أي جريته وكأفرمي الحلال بين والحرام بين وبينهما أمور مشتبهات. حديثك دريجة بس يواك حلال رونا وحرامش رونا، بلام لن يواني حلال وحرام بريشت هي جي قمانا، يعني زانيان خلافيان تياهي مسألة يكلانا بوتوا إنساني مسلمان لويا حەزەر بکات دائما دەست بگرێ بەوانەوە کە ڕوونە، خۆی نەخاتە ناو بابەتێلێکەوە کە ڕوون نییە، بۆ ئەوەی تووشی حرام نەبێ، جا ئەو حەدیثە ئیمامی ئەحمەد ئەفەرمێ ئیسلام لەسەر سێ، یعنی ئەسڵی ئیسلام لەسەر ئەم سێ حەدیثە دامەزراوە. حەدیثی نیەتەکە ئیخلاص، حەدیثی بیدعە کە باسی سەوابیەتی کارەکانەکە، و حەدیثی حەڵاڵ و حەرام. هەر لەبارەی نیەتەوە چەندین حەدیثی تریشمان هاتووە. ئیمامی نەوەوی لە کتێبی ڕیاض الصالحینە هەندێکی لێ باسەکە، ئێمەش هەندێکی خەمە بەرچاوتان کە بزانن نیەت چەند گرنگە. نیەت و مەبەست کە شوێنەکەی دڵە، نیەت شوێنەکەی لە ناو دڵۆ بەدەم نییە. حتا تەنانەت هەندێک لە زانایان ئەڵێن دروست نییە تۆ لە کاتێکان نوێژەکەی بێژی نیەتمە وەدەم بێژیتی. زۆر کەسێ ئەڵێن نیەتمە دوور کاتی نوێژی جمعە ئەکەم بەڵام دڵی لەگەڵیان نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەم نەیوتووە نیەتمە ئیلا لە حاڵەتی حەجا نەبێ، ئەوش حاڵەتێکی تایبەتیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لەبەیک اللهم حەجەتەن یا لەبەیک اللهم عومرە، ئەوە حاڵەتێکی تایبەتە. جگە لەوە نیەت شوێنەکەی ناو دڵە، بۆیە سەرزمان هیچ ئەسڵێکی نییە لە دینە. أبو موسى أشعري بما جرته طبعا حديثك لبخاري مسلمايا كابرايا كانت خزمتي في غمر صلى الله عليه وسلم فرمي أي في غمر إخوة كابرايا أجنجي الله لواني الله لا إله إلا الله شي بدا سوبه لجير ناوي خواي شابه بس أجنجي ما بس يدسكوته يعني بس يوي هندي بشتي دسكوي زلامي كتر هي أجنجي لبر خاطروي خلق باسي كابلين بخوا بيعبي كي زيركه ناو دەرکا لەبەر خاتر ناو
زەلامێتر ئەجەنگێ بۆ ئەوەی شوێنی دیار بێ، یعنی پلەپایەی دەستکەوێ. کامیان لەمانە خوا پاداشتیان نەداتەوە بۆ خوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بڕگەیەک ئەم مەوزوعەی بۆمان یەکلا کردەوە، بە بڕگەیەک فەرمووی من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله. کێ بجەنگێ لە غەزایە تەنها مەبەستی ئەوە بێ ناوی خوا بەرز بێ، شریعەتەکەی خوا بەرز بێ، ئەوە لە پێناو خوایە، جگەلەوە ئەوە کانتر هیچ لە پێناو خوا نییە. تۆ کاتی ئەجەنگی لەبەر خاتری ئەوە طبعا ئەمە لێرە مەبەستی ئەوە نییە کاتێ تۆ دژمن هێڕش دێنێ بۆ ماڵەکەت داگیر کات تۆ دیفاع لە ماڵەکەی خۆت ئەەکەی شەهید دەبی، ئەمە حاڵەتێکی جیاوازە. ئەمە گەر مسلمان بی، پیاوێکی باش بی، عەقیدەیەکی باشت هەبێ، بەڵێ دژمناتە سەر خاکەکەت هاتە سەر ماڵەکەت بەڵێ شەهیدی، بەس بەو مەرجە عەقیدەیەکی باشت هەبێ، بەو معقول نییە تۆ باوەڕت بەخوا نەبێ و بێژن وڵا شەهیدە، شتی وا هەر نابێ، هەخۆ خەڵەتاندنیشە ئەگەر یەکێ شتی وا بڵێ. شەهیدی پەیامەکەی خۆیەتی، بەس شەهیدی ئیسلام نییە، لای خوا هیچ پاداشتێکی نییە. حديثك تمان هي خوش يسكان لأبو هريرة وأيجرنا وحديثك الإمام مسلم للصحيح حكي خويا هنايتي وي من معنى كاني كرديا كاني تام باسكم لبروي خطبة جمعة مجالي زونية عربية كي باسكيت وكردا كيشي. أبو هريرة فرمي جملة في غمر صلى الله عليه وسلم فرمي للرجي قيامتها يكم كسي، يعني يكم خلقان يكبان أكرين ومحاسبة أكرين أمانا كابرايك لبيناوي خوايا كابرايك شهيد بوا، كابرايك شهيد بوا أي هنا خواي تعالى أي ناسيتوا بي فرمي تشيت كردوا، يعني كارو كردوا تشي الله خوايا من أوي من كردوا ما وكو زور قوريه الله تشيت كردوا الله لبيناوي تويا جنگاوم حتى شهيد بوم. خواي تعالى بي فرمي دروت كرد بلكو تو جنگاي تاوكو بلين بياوكي آزايا وتيانيش بياوكي آزايا حقي خوتد للدنيا ورقرتوا الله خواي تعالى أمريكا رايكيشن برو آقري جهنم. كابرايكي تر الرقاي ملاياتي قردو تبر، رقاي علمي شرعي قردو تبر، قرآني خيندو خلقي فير كردوا. خواي تعالى بانيا كاتو أفرميت شيت كردوا الله خوايا من تو فرموت علم زور بيروزه هر کسی علم بخوێنێ و خەڵک فێرکە کارێکی زۆر مبارەکی کردووە، من ئەوەم کردووە، قورئانم خوێندووە و خەڵکم فێر کردووە. ئەفەرمێت درۆت کرد بەڵکو بۆ ئەوە کردت پێت بڵێن عالم، پێتیشیان وت عالم، ئیتر پاداشتی خۆتت لە دنیا وەرگرد و ڕای کێشتن بەرەو ئاگری جەهەنم. سێمیان کابرایەکە دەوڵەمەنە و خوا دنیای بۆ فراوان کردووە، بانگیەکەن و خوای تعالی فەرمێت چیت کردووە لە پێناوی منە، ئەو شەڵێ خوایە من تۆ باسی دەوڵەمەنی و خێرکردن و سەدەقە و چاکەت کردووە، منیش ئەوانەم هەمووی کردووە، پارەکانم لە ڕێگای تۆ یاسەرف کردووە. خوای تعالی پێ فەرمێت درۆت کرد بەڵکو بۆ ئەوە سەرفت کرد تا بڵێن پیاوێکی سەخیە و خێرۆمەندە و خێرخوازە، پێشیان وتی خێرخواز. خوای تعالی ئەمرەکە ڕای کێشن بەرەو ئاگری جەهەنم. طبعا ئەم سێ کەسە لە پیرۆستترین کارەکانن، مجاهیدێک لە پێناو خوا، عالمێک قورئان فێرەکا و فێرە بێ و خەڵکی فێرەکە، کابرایەکی دەوڵەمەند خێرخواز. سێ کاری زۆر مبارەکە، بەڵام نیەتەکەی ناو دڵ گۆڕیەی هەر هەمووی. ئەگەر ئینسان عالمیش بێ، مجاهیدیش بێ، خێرۆمەند و خێرخوازیش بێ، ئەگەر نیەتی بۆ خوا نەوێ هیچ سوودێکی نییە. ئەها زەلام هەیە ئەڵێ من ئەمە ئەکەم کوورە با بەخۆ خۆ دنیاش گەرەکێتی و ئاخرەتیش گەرەکێتی، بەڵێ ئەوە لەوێ ئاەتێکمان هەیە خوای تەعالی فەرمێ کاتێک کارەکەی بەشی دنیاش لەبیر مەکە، مەقسەد ئەوە نییە بۆ دنیا بیکەی، مەقسەد ئەوەیە بۆ خوا بیکەی، بەس لە دنیایشە ئەلەو پارەش ئیسفادە بکە بۆ خۆتیش. قەیچێکە با نان خواردنت باش بێ، باک جلوبەرگەکەی بەریشت جوان بێ. تەنانەت ئیسلام داوا ئەکا پیاوە دەوڵەمەندەکان جلوبەرگەکانیان جوان بێ و سیارەی باشیش لە ژێریانە بێ و خانووەکەشیان باش بێ و دیاریش بێ. بۆچی؟ لەبەرەوەی خەڵک بزانێ دەوڵەمەند تا داوای یارمەتی لێ بکەن.
ناکرێ کابرا دەوڵەمەند بێ و بیشارێتەوە بۆی کەس نەزانێت دەوڵەمەندە و خۆی یعنی مەقسەد لێرە نیەتی ناو دڵ مەبەستمان ئەوەیە نیەتی ناو دڵ زۆر زۆر گرنگە تۆ لەبەر خاتری خوا کارێک ئەەکەی نابێ نیەتەکەت بگۆڕی خۆشەویستەکانم ئیسە نوێژکردن کارێکی زۆر زۆر پیرۆزە نوێژکردن یەکێکە لە کارە پیرۆزەکان بەڵام تۆ کاتێ نوێژەکەی ئەگەر مەبەستێکی ترت هەبێ یان فکرت لای خوا نەوێ بۆ خۆت ڕسم هەڵسە نوێژ بکە ئەو نوێژە خێرت ناگات بەڵکو گوناحیش دەکات خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ فەوەیل للمصلین وەیل و ئاگری جەهەنەم کە وەیل دۆڵێکە لە ئاگری جەهەنەم بۆ کێیە بۆ نوێژگەرەکانە بۆ ئەوانن کە الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراؤون بۆ دنیایکەن بۆ ڕیایکەن مێشکیان لای نوێژەکانیان نییە بەس دێن لە بەرخاترەوەی خەڵک بڵێ نوێژەکەن ئەوانە نەک پاداش نادرێنەوە بەڵکو تاوانباریشن گوناحێ زۆر گەورە دەبێ مامۆسایەکە فەرمێ دەبێن نوێژ کابرا نوێژی کردیە بەڵام دڵی لای نییە شوێنەکەی جەهەنەم بێ ئەی کەسی ئەگەر هەر نەیکردبێت کەسی ئەگەر نوێژ نەکەر بێ ئاخرەمە زۆر سەیرە ئەڵێن وەڵا کابرا نوێژی نەکردێ چێکا موسڵمانە با نوێژیشی نەکردبێ خۆ مسلمانە ئەیهێنن بۆ مزگەوت و جەنازەکەی دائەنن و ئەم مسلمانان هەر هەمووی ئەم لە فەیسبوک و ئەوە تەلەفۆن و مۆبایل بڵاوەکەن و کاکە جەنازەیەکا لە مزگەوتی ئیمام حەمزە وەرن نوێژ لەسەری بکەن کابرایەکی نوێژ نەکەریشە ئەمە بیدعەیەکی زۆر خراپە بەڕاستی حەقە بانگ خەڵکی بکرێ بۆ نوێژ لەسەر پیاوی باش بەس ئەگەر زانیت نەتزانی کێیە بانگی خەڵک مەکە تۆ نازانی کێیە نازانی ئەهلی نوێژن یان نوێژ نییە بۆیە ئاگات لێی بێ لەبەرەوە خۆشەویستەکانم نیەتەکانمان زۆر زۆر مهمە ئینسانی مسلمان ئەبێت زۆر گرنگی بداتە نیەتەکانی نیەتی خۆی پاکاتۆ لە هەر کارێکا کە ئەیکا لە هەر خێر و سەدەقەیەکا کە ئەیکا حتا لە نوێژەکانیشتە ئەبێ پێویستە نیەتی خۆت پاکەیتەوە هەموو جارێ پێویستە نیەتی خۆت پاکەیتەوە چونکە خوای تەعالا باسی منافقەکانمان بۆ کافەرمێ ئین المنافقین يخادعون الله منافقەکان ئەیانەوێ خوا بخەڵەتێن خوا پەنامەندە طبعا حدیان چییە خوا بخەڵەتێن طبعا خوا لە دڵژیان ئەزانێ وإذا قاموا إلى الصلاة كاتي هلصن بۆ نوێژەکانیان قاموا كسالى زۆر تەمەڵن هەر کاتێ هەستت کرد تەمەڵی بۆ نوێژەکان ئەمە لە برای خۆتان وەربگرن هەر کاتێ هەستت کرد تەمەڵی بۆ نوێژەکانت لە دڵی خۆت بترسە زۆر خەتەرە مەسەلەکە زۆر خەتەرە هەر کاتی هەستت کرد گەرم و گوڕ نیت لە نوێژەکان بترسە ئەوە صیفاتی منافقەکانە وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى چونکە ئەمان حەزەکەن خەڵک بیان بینێ هەموو جارێکیش ئەم حەزە ناتوانین کە يراؤون الناس لەبەر خاتری خەڵک ئەیکەن ولا يذكرون الله إلا قليلا لە دەرەوە جگەل لە خەڵک کە خەڵک نەیان بینێ ذکری خوا هەناکەن ئیلا لە حاڵەتێ لی موسیبەت و چشتە ئات شتێکیان تێتە سەرا هاوارەکەن دوایە موسیبەتەکەن هەمە ڕۆنە سەر بەزمەکەی جارانە لەبەرەوە خۆشەویستەکانم کردەوەکانی ئینسان چەند پیرۆز بێ پیرۆزتر ئەبێتەوە بە چی؟ بە نیەتی پاک هەر کەسێ لە ماڵ دەرچێ بڕوا بۆ جیهاد لە پێناوی خوا بڕوا هیجرەت بکا لە پێناوی خوایە ئەگەر بمرێت نەشگەشت بێتە شوێنی خۆی خوای تەعالا ئەجر و پاداشتەکەی بۆ نووسیە چونکە ئەم نیەتی خوا بۆ ڕۆیشت تۆ ئێستا لە ماڵ دەرەچی قەزدت ئەوەیە دەی بۆ مەزگەوت دەی بۆ نوێژی جمعە دەی بۆ نوێژی جەماعەت لەو ڕێگا گەیتە ئەیرە پێش ئەوی بگەیتە ئەیرە ئەمری جمعەکەتیش بۆ نووسراوە و بە ڕێگایەکی زۆر لە ڕێگایەکی زۆر پیرۆزان مردووی سیر نیەت کە نیەت زۆر مهمە خۆشەویستەکانم حتى تنانت في غمرة فرمي صلى الله عليه وسلم أفرمي إذا مرض العبد أو سافر أجريك يك لإماء أهل جمعة وجماعة نخوش كود نيتواني بيبو جمعة يا رويشت بو سفريك آية جمعة كيبو أنسري بالله جمعة كتبو أنسراوه لبرچی چونکە تۆ حەزت کردووە بێ بەڵام لە بۆنەی شتێکەوە بۆت نەکراوە كتب له مثل ما كان يعمل مقيما صحيحا نیەت زۆر زۆر گرنگە تەنانەت نیەت خۆشەویستەکانم
وەکو لە پێشە باسمان کرد کارێ لێکت بۆ ئەگۆڕ بۆ ئەنووسیە کە تۆ نەتکردە بەس نیەتت هەبۆ بیکەی. ئیسا تۆ پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر شەو نیەتت هەبوو هەڵسی بۆ شەو نوێژی بەس پێت نەکرا بەهۆی هیلاکیەوە بەهۆی نەخۆشیوە نەتوانی هەڵسی بەس نیەتت بۆ هەڵسی شەو نوێژیە کامل و جوانت بۆ ئەنووسرێ. حتا لە ڕۆژی قیامەتە عەجایبت دێ کاتێ نووسراوە ئەڵێی خوایە من ئەوەم نەکرد و چۆن نووسراوە فەرمێ نیەتت پاکت هەبوو بیکەی بەڵام بۆت نەکراوە بەهۆی حاڵەتێکەوە بۆت نەکراوە. حتا کارە جوانەکان ئەو هەر کارێک کار وا هەیە یعنی کارێکی عادیە لاو خەڵکە ئیسە بۆ نمونە تۆ لەم هەفتانەی پێشووە باسی ئەمەشم کرد تۆ مەسروفکردن خەرجکردن لەسەر ماڵ و مناڵی خۆت خۆ ئەمە هەر یەکێک لە ئێمە بەیانی دەرەچی حتا ئێوارە ئیشەکە کاسبیەکە لەبەر خاتر ماڵ و مناڵی خۆی بۆی مناڵەکانی احتیاجی کەس نەبێت. ئاخر ئەمە کارێکە هەموو خەڵکی کا بەس فەرقی تۆ هەیە لەگەڵ خەڵکترە ئەوەی کە نیەتی هەر تەنها ئەوەیە مناڵەکانی بەخاوەنکە هیچ نیەتی خوا نییە مەبەستی نییە هەر وەکو چۆن خوا پەناماندا هەر حیوانێک شتە خەیتە سەر شانی و ئەڕوا و یعنی بۆ نمونە خوای تەعالا نمونەی مەلا دێنێتەوە عالمێکی گەورە ئەڵێ ئەگەر ئەم عالمە نیەتی خوا نەبێ وەکو گوێدرێژی وایە پڕبانی لە کتێب کرابێت جا خۆ کتێب حەساو نیە تو خوێندوێتەوە عمل پێکردنی حەساوە ئەگەر ئەو مەلا عمل بە عینەکەی نەکا وەکو ئەو نمونەی باسەکە خوای تەعالا عینەن کەسێک ئەگەر کاسبی بکە نیەتی ئەوە نەبێ خوا ئەمری پێ کردووە تۆ نیەتت ئەوە نەبێت کە خوا ئەمری پێت کردووە خوا داوای لێت کردووە کە مەسروفی ماڵ و مناڵت دەرکەی تا احتیاج نەبن هیچ خێرێکت نانووسرێ بەس ئەگەر نیەتەکەت گۆڕی لەبەر خاتری خوا من بەیانی هەڵەسم بسم الله ئەکەم ئەڵێم یا ڕەبی ڕزقی حەڵاڵ و پاکم بەنسیب بکەی یا ڕەبی من هەڵەسم تو ئەمرت کردووە من کاسبی بکەم خۆم و ماڵ و مناڵم احتیاج کەس نەبیت عیبادەتت بۆ ئەنووسرێ وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لەوەی شاخێرت بۆ ئەنووسرێ کە ئیکەی بەدەمی بژنەکەتەوە لەو تیکەیە هەر چەند یەتیکەت کردوێتە دەم مناڵەکان تۆ ژنەکە تۆ هەر هەمووی بە سەدەقە بۆت نووسراوە لە قیامەتە چەند موهیمە ئەمە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لە غەزایە بوو بۆ غەزایەکی زۆر مبارەک ئەچوو غەزاکەش فەرز بوو هەرچی مسلمانێت توانە هەیە بڕۆ بەس بڕێ مسلمان نەڕۆیشتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگا فەرمووی خەڵکانێک هەن لەگەڵ ئێمەیان نەهاتوون بەس ئێمە هەر بەرزی و نزمیەک ببڕین هەر ماندووبوونێکمان توش بێ ئەوان بەشدارن لەگەڵمانە وتیان ئەی پێغەمبەری خوا ئەوان هەن لە مەدینە ئەوان هەن لە مەدینە لە ماڵی خۆیانە لە سێبەر ماڵەکەی خۆیانە ئیسراحەت فەرمووی نیەتیان لەگەڵ ئێمەیا بووە کابرا لەبەر خاترەوە نەخۆش بووە نەڕۆیشتەوە لەبەر خاترەوە قاچی تەواو نەبووە لەبەر خاتری ئەوە حاڵەتێکی چاوی تەواو نەبووە لەبەر هەر وەزعێک لەم وەزعانە نەیتوانیوە ئەجر و پاداشتی ئەو کەسانەی بۆ ئەنووسرێ کە بەشداریان کردو و ماندووبوونەکەیان چەشتووە. سەید نیەتکەن چەند موهیمە. داواکارم خوای تەعالا بە خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە دامەزراومان بکە لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت نیەتمان پاکەیتەوە کردەوەکانمان پاک بێ کردەوەکانمان بەو شێوە بێ کە تۆ پێی رازی کە بە پێی شریعەتەکەی تۆ بێ بە پێی سنەتەکانی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان صالح بکەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکان بدەی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا شافیە الله یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا ڕەبی خوایە ئەم دەرد و بەڵاو کۆرۆنا لە وڵاتەمان بەدوور بگری یا ڕەبی خوایە بەرەکەت خەیتە ڕزقی ئەم وڵاتەوە یا ڕەب العالەمین کار بەدەستانی ئەم وڵاتە صالحکەی دادپەروەر بکەی یا ڕەبی خوایە لە فیتنە و لە دووبەرەکی بە دوورمان بگری یا ڕەبی هیچ زاڵم مستەمکارێک مسەڵڵت نەکەی بەسەرمانە یا ئیلاهە العالەمین ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوشي سكانم لا باسي أم حديثية باسي الرياء كرا طبعا خوشي سكانم رياء چنجوريكي تو إسكاريك أنجام دي أصلي كاركا أقربو خوابي تو بۆ نمونەتی بۆ جمعە ئەسڵی ئەم ئیشاگەر تۆ لە ماڵ نیەتت پاک بێ بۆ خوا هاتبێتی و کارەکەت هەر بەو شێوە پاکە تەواو کەیتە ئەڕۆیتەوە بۆ ماڵ ئەوە ئیتر ڕیایەتیانە ئەجر و پاداشت بە کاملی بۆ ئەنووسرێ.
بەڵام ئەگەر هەر هاتی لە ماڵ بەنیەتی ڕیا هاتی خوا پەناماندا ئەوەتر ئەوە هیچ دیە بەڵکو تاوانباری شەبی. دووهەم جاری وا هەیە تۆ کارێک ئەەکەی بۆ خوا لە ئەسڵا بۆ خواتی بەس کە هاتیتە ناو مزگەوتۆ چاوت بە برایەکی مسلمان کەوت تو نوێژەکەی هە لەبەر خواشت هاتیت بەس کە ئەوت بینی هە لە خۆ تۆزێ خۆتت قیت کردەوە و تۆزێ خۆتت مەزبوط کرد و هە لە خۆ لە دڵ و حەزەکەی ئەو بزانێت کە تۆ نوێژەکەی. ئەمە لێرە ئەسڵی ئیشەکە تۆ بۆ خوایە ئەسڵی کارەکەت، بەڵام ئەوەی کە هاتە سەری ئەگەر زوو فریای خۆت بکەوی هەر یەکسەر فریای خۆت بکەی بڵێ جا خەڵک چییە سیر من بکە سیر من بکە و سیر من نەکا من لەبەر خاتر خوا هاتمە نوێژ بکەم هەر ئیتر بیگۆڕی نیەتەکەت ئەوە ئینشاءڵڵا ئەجر و پاداشتی خۆت وەرەگریت و ئەو تۆزە ڕیایە کە هاتە ناو مۆزوعەکەەوە تەسیر ناکە. ئەی ئەگەر هەر بەردەوام ئەو تۆزە ڕیایی تیا بوو زانایانمان ئەفەرمن لە ئەسڵەکە کە تۆ لە ماڵ لەبەر خوا هاتی ئەوە ئەجری خۆتت دەسەکەوێت بەس ئەلەوە ئەو ڕیایی کە تووشیت بوو ئەوە لە ئەجرەکەت کەمەکاتەوە، بەڵام لە ئەسڵا کارەکەت بۆ خوایە. کەوابوو ئەسڵی ئیشەکە کە ئێمە ئەیکەین لەبەر خاتری خوا بێت ئیتر هەر ڕیایەکیش هاتە ناو مەوزوعەکەەوە ئەبێ فریای کەوین نەیەلین چونکە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ من دەوڵەمەندترین ذاتم خوای تعالی هەر کەسێ کارێ بکە پێغەمبەر ئەفەرمێ خوا فەرموویەتی من دەوڵەمەندترین ذات هەر کەسێ کارێ بکە ئەگەر لەگەڵ منە کارەکەی ئەگەر لە 90 بۆ خوا بێ یەک لە 10 بۆ غەیری خوا بێ خوای تعالی نایگەڕێکا ئەو کارە. جا ئەبێ نیەتەکانمان پاککەینەوە و نەیەلین بە هیچ شێوەیەک نیەتی ئەم لا ئەولاد تێکەڵ ببێ. ئەی ئەگەر ئینسان کارێکی کرد بۆ نمونە تۆ هاتی مزگەوت پاکەکەی تۆ بەس لەسەری کرێیەک وەرەگری یعنی کرێیەکت پێدەن هاتی لە ئەسڵا دەی بۆ مزگەوت بانگ ئەدەی یا مەلایەتی مزگەوتەکەی یا هەر کارێکی تر تۆ لە دائیرەیەکا وەزیفەیەکت هەیە زۆر بە جوانی ئەنجامێ دەی لەبەر خاتری خواش بەس کرێی لەسەر وەرەگری لە ئەسڵی ئیشەکە تا تۆ خێرت بۆ نووسراوە بەڵام بە قەدەری ئەو ئەجرت چەندێک ئەجری دنیایی وەربگریت لە ئەجری قیامەتێکت کەمەکاتەوە یعنی وە نەبێ مەسەلەن 100 بێ بۆ نمونە تۆ کە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانمانەدا کاتێک کارێکەکەین یا بانگدەرێ بانگ ئەدا لە مزگەوتە کامل بانگەکەی بۆ خوا بێ لەسەری ئەجر وەرنەگرێ بەڵام ئیتر ئەگەر زروفەکە وابوو وەزعەکە وابوو کە ئێمە ئەمڕۆ لەم زروفەی خۆمان تایین حکومەت بانگدەر تەعینەکە مەلا تەعینەکە مامۆسای مەکتەب تەعینەکە مۆزەف تەعینەکە ئیتر ئەمە لەیرە بژێوی ئەو کەسەش لەسەر ئەوەیە ئینشاءالله خوای تعالی کارەکەی لە ئەسڵا بۆ ئەنووسێ و ئومێدی شەکەین ئەگەر بە پاکی بیکە بەبێ غەش بەبێ ڕەشوە ئینشاءالله لەوەیش هەر سەرکەوتوو بێ و خوای تعالی پاداشتی بۆ بنووسێ چونکە ئێستا زروفەکە ئاوای پێ هاتووە جاران لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرا کاسبی خۆی ئەکرد بەس کە ئەهات لە کاتی بانگا بانگێدا لە مزگەوتە ئیتر ئەمە وەزعەکەەوە بەس ئێستا ناکرێت ئێستا زروفەکە گۆڕاوە کەم کەس هەیە بتوانێت بە بەردەوامی 5 فەرزە بێ بۆ مزگەوت و بانگ ودا و هیچ ئیشێکی تری نەبێ یا هیچ ئیشێکی یا پارەی لەسەر وەرنەگرێ هەروەها ئەوانەی کە مزگەوت پاکەکەن و هەروەها ئەوە ئیمامەتەکەن هەروەها ئەوانیشی کە لە دائیرێ و لە شوێنەکانە ئیشەکەن ئەسڵی ئیشەکەیان مادام بەبەر خاتری خوا بێ ئینشاءالله ئەجریان وەرگردووە بەڵام بە قەدەری ئەو پارەی کە وەریەگرن لە ئەجرەکەی سەرەوەی کەم ئەکاتەوە و ئومێد دەکەین ئەمڕۆ وا نەبێ ئومێد دەکەین ئەمڕۆ وا نەبێ چونکە خەڵک بژێوی ژیانی خۆی و ماڵ و مناڵی لەسەر ئەوەیە ئینشاءالله لەسەر ئەوەی شەر ئەجر و پاداش وەرەگرێ خوای تعالی ڕەحم بە هەموو لایەکمان بکە إن الله وملائكته يصلون على النبي